خۆشەویستان سڵاوتان لێبێ خۆشحاڵ و بەختەوەرین جارێکتر لە بەرنامەیەکی تری مایکی خەڵکە بە یەکتر گەیشتینەوە هیوادارین ئەم ڕۆژ کە تەوەری کراوەیە ئێوە دەتوانن سەرنج و بیر و ڕاکانتان بە شێوەیەکی منتەقی لە چوارچێوەی بڵێن سەحافیە ئەتوانن بە لانی پەیوەنددار بگەێنن وەکو دوێنێش هەندێک برادەر کە پەیوەندیان بە مایکی خەڵکەوە کرد باسی کێشەیەکیان کرد کە لە چوارچێوەی تەوەرەکانە بۆ بەڵام ئەمڕۆیان وەکو پێشتریش هەموو هەینیەک تەوەری بەرنامەکەی ئێمە بەرنامەی مایکی خەڵک کراوەی ئەوە دەتوانن هەر تێبینی و گلەیی و پێشنیار و ڕەخنەیەکتان هەبێ بۆ لانی دەسەڵاتدار یاخود لانی دەسەڵاتدار بتوانێت وەڵامی ئێمە بداتەوە ئێمەش لە ماوەی 50 خولەکە لە خزمەتی ئێوەی بەڕێزا بین هیوادارن لە ڕێگای ئەو ژمارە تەلەفۆنین لەسەر شاشە دەنووسرێ هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن خۆشتوێنمە وەکومە هەرجار ئاماژەبوویەکی کردیکەوە هەمی ڕۆژێن ئەینی تەوەری بەرنامەیمە ڤەکریە دکارن بڕیا ژمارن تەلەفۆنە هەر نەرینەک و پێشنیار و ڕەخنەیەکم گوها بیتن بڕیا ئەوێ پەیوەندیە ئەمێ یەکەم پەیوەندی دەست بکەین کاک دەروێش لە هەولێرەوە ئەم کاتەوە باش هەموو کاتێکی باش کاک دەروێش فەرموو بەڕێزی سپاس برای بەڕێزمەوێ دەکەم لەسەر ئەو پەتای کۆلێرەیە کە سەری هەڵداوە لە کوردستانە دیارە تا ئێستا وەکو ئەو ئامارێک کە لای جەنابتان هەیە زیاتر لە 1300 کەس داخلی خەستەخانە بۆ بەستووە و زیاتر لە 123 کەس پەتای کۆلێرەی لێ دەکەوتووە بەڵام هزار بەداخەوە تا ئێستا کە بودجەی تەندروستی ئەمە لە 498 سەدایە و کەسی لە قەتان نابی و کاک دکتۆر زریان لە ساڵی 2007 قەترە بە قەترەی ئاوی کوردستان چیاونە بۆ خواردن بەڵام تا کار لە کار نەترازا ئیتر نەهاتنە سەرەوەی پارێزگاری تەندروستی خەڵک بکەن. کاک دەروێش ئایا وەکو هاوڵاتیەکی شاری هەولێر هیچ حاڵەتێک تۆمار کراوە کە زکچوون بە یاخود پەیوەندی بە نەخۆشی کولێرەوە هەبێ؟ وەڵی برای بەڕێزم ئێستا شتانە بۆتە نهێنی چکەوە تا دوێنێ دیمان لە خستەخانەی سلێمانی و پەرلەمانتاران هاتن دەریان کردنە دەرەوە هیچ سێکیان لەگەڵان نەکردن و دەریانکردن دیارە ئەو نەخۆشیانەش بۆتە نهێنی و تەسیل لە ئەمنی قەومیە کاتن بۆیە لە هەولێرش ئاسکرا ناکرێت ئەسرارەکانی هەولێرش بەقووەترە لە سلێمانی ڕەنگە ئەو پەتایە هەش بێتن ئاسکرای نەکەن بۆی کاوە با ئێمە شتێکی تر بڵین تەندروستی بەریتانیا وەزارەت تەندروستی سەتا شازدەی بودجەی گشتی بەریتانیای بۆ تەرخان کراوە بەڵام کەوتم ئێستا کە سەتا سوارنەوە ئەوی کوردستانە ئەکا 11 ملیار بەڵام ئەوەی بەداخەوە 25 ملیار تەرخان کراوە بۆ داوەت و ڕاواردن لە کوردستان من نازانم ئەوە مانای چییە و جگەلەوەشدا ئێستا کاتین چەکە کڕین دوێنێ پێرێ بای 4 ملیار و 500 میلیۆن دلار سەک گرێبەستی سەک کراوە بۆ ئیسرائیل ئێمە بەڵێ حاڵەتەیە پێویستمان بەوەیە یاخود بە صحەتی خەڵکایە یاخود ئیمڕۆکە هەر لە تەلەڤیزیۆنەکەی بەڕێستانەوە جێم لێ بوو یاریەکی دۆستانە ئەکرێتن یاریەک لە بینی پەرلەمان و هینە حکومەتە خۆبار خۆیان لەبیر نەکەن پەرلەمان و حکومەت ئەو یاری دۆستانە لە کافینەی پێنجەوە ئەکرێتن و معدەل گۆڵ لە میلەتەکەن ئەوانە تا ئێستا کە هجومی سەر میلەتەکەن ئەوانە گۆڵ لە میلەتەکەن نەوەک ئەوە بێتن بە ئەو بودجێ تەرخانەکەن بۆ ئەو یاریە ئەو بودجێ بۆ ئەنفالەکان بێ نەوەک داهاتیاریکە چێ سەیری یاریەکەی ئەوانەکە تەنها پانتۆڵەکانیان کە بۆیان نەکڕن بۆ یاریەکان ئەوەی باشتارەبانی ڕەنگە یەک فلۆری قماش بەشی نەکاتن بۆ یاریەکان. هیوادارین کاک دەروێش لە هەولێرەوە سپاس بۆ پەیوەندیەکەت کاک حەمید مەجید لە هەولێر ئەم کاتەوە باش ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە وەڵێ سڵاو ڕێزمان هەیە فەرموو ئەوەی کە مەجال نەبووە لە تەوەری بەرنامەکان باسی لێ بکەین ئەما بێتەوە ئیمڕۆ هەوڵ دەدەم ئینشاءڵڵا بەرچاوڕوونیە ئەوە کە پێی دەڵێن سەرنج و تێڕانی خۆمان بدەین سەبارەت بۆ نەخۆشی کە بڵاو بۆتەوە نەخۆشی کولێرە یار ئاراستی هەرچی هەموو لایەکمانە یعنی بەبێ جیاوازی ئەوە لە ڕێگەی بۆڕی ئاوی خواردنەوە ڕوو لە هەموو ماڵەکان دەکات گۆڕانخوازێک بێ پارتی بێ یەکێتی بێ یەکگرتوو بێ کۆمەڵ بێ یا خۆ سەلەفێکی تەقلیدی بێ لیبرالی بێ رادیکالی بێ یا شیوعی بێ یا سۆشیالیست بێ و ئیلی ئاخری ئەوە دەبێ ئەرچی هەموومانە پارێزگاری لێ بکەین یعنی بەرەو ڕوومان بۆتەوە دا ئەوەی کە دەکرێت ئێمە بەرچاوڕوونی بدەین بەڕاستی باسکاندارکردنی ئاو یعنی بەلانی کەمەوە دەوێت بە 4 قات 5 ئاو 5 قات
ئاو هەڵبدرێ هەوڵی ئەوە بدرێ بەرنامە و پلانی بۆ دام بدرێ بۆ ڕیت ئاو نابێ بەتاڵدەیە چونکە لە ناوەوە بەهۆی نزەخە و پەمپلێدانەوە بۆشایی دروست دەبێ هەڵمژین لە دەرەشەوە پاڵەپەسە دروست دەبێ بە هەموو کاتێک لە ڕێی حەوشەی ماڵەکانەوە لە ڕێی بۆڕی ئاگر ئیسەوە بۆ احتیمالی هەیە کە ئاوی زێرا بچێتە ناو بۆڕیەکانەوە دواتر خەشتی سەرەکی تا ئێستا ئێمە ئەوەی حرەسی تانچی ئاو بیری ئاوە خەڵکی پیر و پەککەوتەیە کە نازەی کلۆر و ڕێنمایی تەندروستی خۆی پێویستی بە چاودێری تەندروستیە کاگە خەڵکمانێ بە گۆچانەوە هەیە مناڵەکەی دەنێرێ کلۆر تێبدا ئەوە ئەندازە جێری سوزانێ نازانێ پاراستی تەندروستی چیەوە پەیوەندیە بە ژیانی هەموو لایەکەوە هیوادارم ئەوانە معاشیان بدرێتە باو بارەمانی خۆیان دانیشن گوناحەنەوە مەبەستمان نامبراوکردنی هیچ کەسێک نییە ئەوە پەیوەندی بە ژیانی هەمومانەیە ئێتر ئەوە داواکارم کە لەلایەنی دەسەڵات بەڕاستی زۆر بە وردی بیری لێ بکاتەوە کە پەیوەندی بە ژیانی هەر هەمومانەوە هەیە بۆ معارەزە بۆ دەسەڵات بۆ مامەسایانی ئاینی بەڕاستی ئەوە قبولی هیچ ململانەیەکی سیاسی ناکات هەرچی هەموو لایەکمانە ئەوەی دەبێ بیکەنە خاڵێکی استراتیژی نەتەوەی دیارە قسەکردن زۆرە بۆی دەرفەت بە هاوڵاتیان بدرێت زۆر سپاسان دەکەم سپاس بۆ پەیوەندەکەت کاک حەمید لە هەولێرەوە کاک سلێمان هەر لە هەولێرەوە لەگەڵمانە ئێوارە باش کاک سلێمان هەموو کاتێک باش بژێ فەرموو برا وەڵی ئەمن پێشنیارێکم ئەزەتەم بە دواداچوونێکی لەسەر بکەن لەبەرەوەی ماوەک پێش ئێستا بەرنامەک لەسەرەوەی پێشکەش کرا ئەو زیندانی سیاستانە پاسعادەشان بدرێتێ و موچیان لۆ بڕێتەوە باشە ئەوانە یان لەسەر پارتی ژیراون یان ئەوتە لەسەر یەکێتی ژیراون یە زیندانی ناخۆبوون ئەوانە سیاسی ناخۆبوون بەس ئەمن ئێکەچی من بریندار بوویمە بە تۆپی پارتی من خەڵکی ڕوانیست بووم تۆپن وەناو ماریکرد بریندار بووم تا ئێستانە پارتیی کیلۆمتری نەیەکی باشە ئەمن بەگوڵ لەی پارتی و ئێکێتی ئێستا من داوا لەسەر چی بکەم شکایەتی لە چی بکەم لە ساڵی چەند ئەوە ڕوویداوە کاک سلێمان ئەوە پێش سیویەکی ئاب بەڵێ تۆ لەو ساوە هیچ بەدواداچوونێکت کردووە خۆ سەردانی هیچ لایەنێکت کردووە کە وڵی هەموو شتێکم کردە هیچیان لە من نەکردە باشە ئێستا ئەمن لاقم بریندارە زگم بریندار هیچیان لە من نەکردە باشە ئەمن زەرمێ کە تویان زیندانی سیاسەکان زیندانی سیاسەکان لەسەر پارتی وێچەتی گیران بەس ئەمن لە ماری خۆم تۆپم نەکردی ئەمن لەسەر باشە تۆ لەسەر چی تۆپت وێکەوتیان ئەمن لەناو خاری خۆمم تۆپی پارتی لە کۆڕەکی هاتووە من کردیا وەناو مارم کردیا ماریشن هەموو تێکچوو برینداریش بێمە ئەتا ئێستانە پارتی چیلۆم کردێنە ئێشێتی چیلۆم کرد ئەتا لەناو پارتی فۆرمشم پڕگەیتوی چالۆ من نەکردیا بەڵێ کاک سلێمان لە هەولێرەوە سپاس بۆ پەیوەندەکەت کاک ڕێبین لە هەولێر ئێوارە باش ئێوارە باش هەموو کاتێکت باش فەرموو زۆر سپاس لە ڕاستی من وەکو تەڵەبەیە لە هەولێرە خوێنم ئینشاڵ ماوە گرتووە بەڕاست لەسەر لەو فەڕی هەولێر قسم داخلی ماوە گرتووە کولی پشمان لەم فەڕی هەولێرانی ڕێگاکەمان ئێجار زۆر دوورە دەبێتی پێنج زاکە لەناو پاسە سواری دیچ و جارەیە کولێتەوە هەنی پێویست حکومەت کاتێک کە داخلی بۆ تەڵەبە دەهانێت پێویستە لە نزیکی کولەکەی خۆیان بێت چلی پێنج زاکە سواری پاس بیت ئەمە ئایدی کێیە ئەم داخلیە کاک ڕێبین ئەو داخلی لەسەرڕێی کۆیە مۆدرنیتی کولەکەشمان مەقسەدم کاک ڕێبین لەلایەن کێوە بە تۆ دراوە لەبەرەوەی ئەوەی ئێمە بزانین داخلیەکان لەلایەن ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکانەوە تەوزیع کرێ بێگومان لەلایەن ڕێکخراوە پێمانراوە بەشناوکۆی ڕێکخراوی قوتابیان لێ پێمانراوە لەسەر ڕێگای کوردیان سەر ڕێگای سەرکوب یانی 35 دقیقە دەبێت لە ڕێگایان باخۆ یانی زۆر ناخۆشە ساعت 6 دقیقە وەختی بۆ تەلەفۆن ئامادەکەی سواری پاس بیت ئەنی ڕێگاکەمان ئیجار زۆر دوورە بەڕاست پێویست حکومەت ئەو قسم داخلیانە بە شێوەیەک بریتا کە لە نزیک کولیەکان بێت لەم سەری هەولێر بۆ سەری بەڵێ کاک ڕێبین لە هەولێر سوپاس بۆ پەیوەندیکەت پەیامەکەت گەیشت کاک ڕەنجدەر لە هەولێرەوە بەڕێزەکەم کاتت باش هەموو کاتێکت باش بەڕێزی وەڵاهی بن پێدەتەمان لە دووهۆک بووم چوومە مستەشفای لای نەخۆشە تەمان ئەو نەخۆشی لە دووهۆک بڵێم لە سلێمانی زیاترە نابێتە درۆ چوومە ژوورەوە وتیان خەڵک کوێ وڵاهی خەڵکی منتیقەی سلێمانی نەمون هەولێرم ڕاستێکە وتی ئێمەیان بەڵێ کاک ڕەنجدەر پەیوەندیەکەت پچڕا کاک ڕەنجدەر هیوادارم بتوانین دووبارە گوێ لە دەنگت بگرینەوە کاک زێدان لە کەلەکچی ئێوارە باش کاک بەرەچۆی باسی بژی سوپاس
کاک بەڕێزمە لە کۆمەلگای کەلبینە بەڵێ ئەوە نزیکەی 6 مانگە زیاترە لە گەڕێکی گەرمە کۆلانەکەمانەوی هەڵدڕایە کەسی سواری لێ ناکات و کەس مەشاشی ناکات. ئاوەکەی خراپ بووە؟ ئاوەکەیشی هەڵدڕایە و شارەکانیش کۆلایە. بەڵێ ئێوە بە دووەداچوونتان کردووە بۆ لانی شارەوانی یاخۆت بەخوای شارەوانی شارەوانی حاوس هەمووی دزە. شارەوانەکانمان هەمووی دزن. تۆ پەیوەندیت پێیانەوە کردووە کە بێ چارەسەرێکی کێشێ ئێوە بکات و نەهاتبن؟ بەخوای بخۆی تەمەزای دەکات سەیری برا سەیری بکە ئەوە نزیکەی 6 مانگەنە ئاو نییە بەخوای ئاو نییە بۆ خواردنەوە ئاو بخۆین هەمووی هەڵدڕێ. بەڵێ کاک زێدان لە کەلەکچیەوە پەیامەکەت گەیشت دایکی محەممەد لە سلێمانی ئەم کاتەوە باش؟ زۆر سپاس فەرموو. ئێمە بەباشی و گوێمان لە دەنگی جەنابت نییە دایکی محەممەد؟ بەڵێ من دەمای لەسەر تەوەرگە بکرێ قسە بکەم بە کورتی. بەڵێ فەرموو. تەوەر لەسەر ئەم کۆمپانیانی بڵێ تەلەفۆن سەیرەکەی کارتەکانیان کردووە بە هەمووی ڕۆبێک 500 ڕۆژی لەسەرە 10,000 بێ 500 لەسەرە. کام کۆمپانیا بە تایبەت دایکی محەممەد؟ بەڵێ تۆ چه هێڵێک بەکارهێنی ئەوە لە ئاسیا شوفانەوە بشە دووشیان بەڵێ ئەمڕۆ کڕیمە لە هەر دووشیان 500 ڕۆژێکی لەسەر بۆ 10,000 لەسەر بووە. ئیتر کە پەیوەندیژەکەی بە کۆمپانیەکان دەڵای ماگەدارنی ئەمەیەک تەوەرێکی تریش دەگەت بکرێت تەوەرێک بکەن لەسەر ئەم شتە بەسەرچوانی بە تایبەتی ئەو دوکانانەی لەلا کۆڵانەکانە. بەڕاستی هیچ کەسێ لە پرسیەوان لێ ناکات لەناو بازاڕ دەکرێت لە سوپەرمارکێتەکان دەکرێت بەس ئەم دوکانانی لە گەڕەکەکانە هەتا ئێستا یەک چاودێر نەهاتۆ زۆر جار مناڵەکان مەشق دەکرێت هەمووی یان ڕۆژێکی ماوەیان بەسەر چوو. تۆ لە چه منتیقەیەک شاری سلێمانی دانیشتوو لەبەرەوەی لیژنەکانی قایمەقامیەتی سلێمانی گویان لە دەنگت بێت و بە دوواداچوون بۆ ئەو تۆرە؟ بەڵێ دایکی محەممەد لە سلێمانیەوە سپاس بۆ پەیوەندەکەت. کاک حسێن لە دهۆکێ ڤار باش؟ کاک حسێنێ ڤار باش. پەیوەندیە کاک حسێنی هاتیە بڕین مام قادر لە هەولێرێت گەلمەدا دەمێتە باش؟ دەمێتە باش حیاتە سەر چاو چۆنی؟ بژیت خۆش بی کاکا من دەمەوێت شتێکتان لۆڕۆم بکەمەوە ئەو نەخۆشیە هێستا لە سلێمانی کە بڵاوبوویتەوە وا دەزانم لە ناو ماڵی من کە بڵاوبوویتەوە خەڵکی سلێمانی شتاینی ئەوە نینە تووشی نەخۆشی و دەردەسەری ببن ئەوە بە کێشەیەک دەزانم بەس ئەمن دەمەوێت ئەوەی ڕۆنکەمەوە لە کاتی خۆی سەدام حوسێنی ئەدام کرا مامزەلال لە فڕەنسای بوو لێرکانەدا 40 ملیۆن دینار دانرا بوو بۆ سیانەی ئاوی دوکان بەڵام تارق لە هاشمی لە کاتی خۆی مەجای نەدا ئەو پارەیە سەرف ببی لەبەر ئەوەی پێویستی بە سیانایە سەدەی دوکان چونکە ئاوی ژێرەوەی نەمایە ئێستا بوویتە لیم ئەو لیمە پیستە ئاوەکەی بۆ گەندەکە با بەواقعی قسەی بکەینە لە هەندە زیانیش خۆی بەردایە لەوە دەترسێن ڕۆژێک لە ڕۆژان ئەگە باران زۆر بباری سەدەکە بتەقی لەلایەکی دی خەڵکانێکی زۆریش بە بۆڕی ئاویان ڕاتێسایە لەو سەدەیە بۆ ئەوەی بەکاری بینن لەوانەیە لە هەندە جێگایان لۆ خواردنەوەش بەکاری دێنن هۆ کارەکە ئەوەیە هیوادارم حکوومەتی هەرێم پاراستنی ژینگە لە بەرچاوی بی هەتا ئێستا چارەسەری زبلی نەکردێ لەو کوردستانەی لە برێن لە چار محافەزەی کوردستان بە کەرکووکەوە لێرەدا ئەمن داوایان لێ دەکەم کاکە ئەگەر بێتی چارەسەری ئەو کێشەکەن ئی زبر لەوانەیە نەخۆشی فتنیش لە هەولێر و لە دۆهۆک و لە سلێمانی و لە کەرکووکە زیاد دەبی هیوادارم حکوومەت بە چاوێکی فراوان بڕۆنتە ئەو وەزعی و کاری دۆ بکە لەگە ڕێز و سوپاس. سپاس مام قادر لە هەولێرەوە سپاس بۆ پەیوەندێکت. کاگاسۆ لە سلێمانیەوە ئێوارە باش کاگاسۆ. زۆر سوپاس
سپاسێواری جەنابی باش وەڵام من ئەمێ لەسەر دوو تەوەر قسە بکەم ئەگەر مەجال هەبێ. بەڵێ بێگومان فەرموو. یەکەمیان بەنسبەت هێزەکانی پێشمەرگە و بەداخەوە من ئەڵێم لەوانەیە هیچ کەسێک نەبێ خەمخۆری هێزی پێشمەرگە بێ هەتا بە سەرۆکایەتی هەرێم و هەتا وەزیری پێشمەرگەشەوە بەڕاستی. ئەگەر هەبێن چونکە بەڕاستی ئێستا سەیرەکەین هەموو چین و توێژەکان ئەوانەی کە فەرمانبەرن هەر هەمویان لە ڕووی عەرزەوە هەموو شتێکیان بۆ دابین نەکرێ بەڵام هێزی پێشمەرگە لە هەموو لایەکەوە پژووە خراوە هەتا بەنسبەت عەرزە بەنسبەت موچەکانیشیان وەکو پێویست نییە بەڵام بەنسبەت عەرزە بەڕاستی ئێمە سەیرەکەن پێشمەرگەیەکی زۆر هەیە کە هەتاکو ئێستاش هەمویان کرێچین و خاوەنی ماڵ و مناڵێکی زۆر. کاگاسۆ تۆ پێشمەرگەی لە چێ لیوایەک فرقەیەک لە چ منتیقەیەک؟ جا من خۆم پێشمەرگە نیم بە حەقەت بەڵام کۆمەڵێ خەڵکم لایەکە ئەوان باسی ئەوە ئەکەن هیچ کەسێ ئەڵێ تا ئێستا خەمخۆری هێزی پێشمەرگە نییە. دووەمیانەبێ بەڕاستی لەسەر تونێلی ئەزمەر قسەکەم هەتاکو ئێسش بەڕاستی ڕووناکەرەوەیەکی تیانە ڕۆژانە ئەو هەموو غازاتی تایە وەزیری ئاوەدانکردنەوە چەند جارێک هات سەردانی کرد بەڵام هەموو کاتەکانە بێ بگاتە کاتی چلەی دستان بۆی خەڵکێکی زۆر کە تووشی ناڕەحەتی بێ و کاتە تونێلەکە قەپاتەکەن وەڵەن ئیشی تیاکەن ئەی جەنابی وەزیر کە تۆ لە ئێستا لەم هاوینەیە کە مشوری ئەو تونێلە نەخۆی بۆ ئەکاتەوە کاتی دستان دیسان خەڵکێکی زۆر تووشی ناڕەحەتی بێ و سوپاسانەکە. سپاس بۆ پەیوەندەکەت کاگاسۆ لە سلێمانیەوە. دڵپاک لە هەولێر ئێوارە باش؟ ئەم کاتت باش؟ هەموو کاتێکت باش دڵپاقان فەرموو. بەڕێز ئێستا ئێمە عادێکم هەیە لە هەولێر بەڵێ بەس لە کۆمەڵی ژین کڕیمانەتەوە ئێمە یانی لە نەفەرێک عاید بە کۆمەڵی ژینە ئێمە چەند ساڵە 3 ساڵە کڕیمانە بەڵێ خۆشمان لە کرێتی دانیشتینە اینجا یانی خۆمش مامۆستام نە ئەوەیە عەردمان بدەنێ مثلا میان کرێچیەکان خانە بۆ کرێتی فەرعیەوە هەماوین هەر لە کرێتی ناشێلن عەردەکەمان بناکەین. ئەو عەرزەی ئێوە کڕیتانە تاپۆیە یان نا؟ ئەو عەردە ئێمە کڕیمانە یعنی لە نەفەرێک کڕیمانەتەوە بەس نییە تاپۆ نییە عەردەکە یعنی بڕەقەمە. یعنی ئەوان بە چ سیفەتێکەوە فرۆشتویانە؟ بەڵێ ئەمە کڕیمانەتەوە لە نەفەر یعنی هەر خزم خۆمانە اینجا سەرڕێ نادەن یعنی لە سنووری شارەوانیایە؟ شارەوانی لێ ناداتنەوە ئەردانە بنا بکەین. یعنی شارەوانی ئەڵێ ئەمە تەجاوزە و خۆش مامۆستام بێندەکەش ماوەتەنە ئەوش مەسەڵەن خانە وەربگرینیان یعنی ماو هەماوینەتەوە کێش خۆتە زانی ئاینگرانە خۆشمان لە هەولێرین فەرمی جەر بدەین. واتە وتوەتی ئەمە تەجاوزە دڵپاقان؟ بەڵێ شارەوانی ئەڵێ تەجاوزە یاخۆ هەر ڕێتان نادات کە تەجاوزنی ئەنی هێشتا ڕێمان نەداوە خۆی 5,000 خانی ترشە بوو ئەوە چەند ساڵ یعنی ئێمە 3 ساڵە بێتن ئەو عەردەمان کردووە 2 ساڵنی تەقریبەن 3 ساڵە بێتن هەتا ئێستا شارەوانی ڕێ ناداتن پێمان یعنی بیناشی بکەین. بەڵێ دڵپاقان لە هەولێرەوە سپاس بۆ پەیوەندیکەت پەیامەکەت گەیشت. فاتماخان لە سلێمانی وەرە باش. فاتماخان لە سلێمانی هەموو کاتێک باش فەرموو. زۆر سپاس و ڕێزمەیە بۆ تۆ هەموو کارمەندان. برای بەڕێزم لەگەڵ ڕێزما بۆ ئەبرادەری کە ئێستا باسی پێشمەرگ و فەرمانبەری کرد بە عەکسەوە وەڵا فەرمانبەر کۆنەکان تیاچوین بە تەواوەتی منێکێکم خۆم لەم فەرمانبەرە کۆنەکان لە هەشتەکانەوە ئەینون تا ئێستا سودمەند نەبووم لە حکومەتە و هیوادارم تەوەرێک لەسەر فەرمانبەرە کۆنەکان یا ئەوانەی کە ئەڵێن ئەرزە بەناوی. فاتماخان جەناب عەرزەت وەرگرتووە یاخۆ چی امتیازاتێکی وەرگرتووە لەو ساوەی؟ تا ئێستا سودمەند نەبووم لە هیچ شتێک لە پێشمەریشەوە هەیە مۆزەف 35 ساڵ خزمەتی هەیە تا ئێستا وەرمان نەگرتووە. 2006 بەڵێ ناومان دەرچوو لە شارەوانی ناویان هەڵواستین کۆدمان وەرگرت گەیستە سەر حرفی شێن وتی نەما تی کۆمپیوتەر هەڵی کردووە ئەی بۆ ئەوانە هەمووی وەریان گرت ئێمە وەرمان نەگرت ئایا سەبەبکارەکەی چییە؟ هیوادارم حکومەت یاخود پەرلەمان چایە بخشێنتۆ بەدەست بەسەر فەرمانبەرە کۆنەکانە غەیری موچەکە نەبێ هیچی کەمان نیە ئێمە هیوادارم چاوێکی پێبخشێنتۆ پەرلەمان ئەجا لەگەڵ ڕێزیشمان بۆ هەموو کەسێک قسا کا تۆزە جوان قسە بکە. برای بەڕێزم بەنسبەت دیژنەکەەوە هیوادارم ئەو دیژنەیە کە وەزارەتی تەندروستی پێکی هێناوە بگەڕێ بەسەر قوتابخانەکانەوە بزانێ ئاوی تەنکیەکانی سەربان کە مناڵە بچکۆلانە ئێخۆنەوە زۆر پیسە هیوادارم سەرپەرشتیاریی ئەو قوتابخانە بکەن یاخود فەرمانگەکان. من خۆم لە بەڕێوەرتی وەرزشی سلەیمانیم باوەڕم پێ بکە نانمان کڕیوە ئەمنانە هەورامێکە کە ڕووی کردووە دوکان ئەم دوکانی لا کۆڵانانە گوێ نایە نەشت
ئەگەر برسی نەبین وڵی نەماویشیان خۆم خواردم لە تاوە هیچمانە ناوەنی بیکڕێن هیوادارم پەیامەکەت گەیشت بێتە لیژنەکانی قایمەقامەتی سلێمانی. سپاس بۆ پەیوەندەکەت. هەیە من لە تەکیەوە لەگەڵمانە کاکە منی وارە باش ژنتن باش وەڵا من لە ڕووی ژینگەوە دوو داواکاریمەیە تەمەناکەم تەوەرێکتان هەبێ لەسەر سیارانەی کە دووکەڵێکی زۆر ڕاشیان شین و ناشیاویان هەیە کە بەناو شارە ئەڕۆن یان کە ئایبینی لە ڕێگاش بەقەدەر لولەی سۆبەی کۆن هەبوو کە بە نەوت ئیشیا کرد دووکەڵی خراپ دەرەچوو ئەو دووکەڵە بەو شێوەیە بەناو شار ئەڕوا بە جادەیە ئەڕوا یعنی لێپرسینەوەیکی نییە کە دنیا لە ڕووی ژینگەوە شتێکی زۆر نەشیا و نەگونجا و نەخۆشی زۆریشی بەدواوەیەکە لە ناو ئەو خەڵکەیە ئەڕوا ئەو سیارەیەم بەهۆی ناتەواوی مەکینەکەیەوە دووکەڵێکی ناسروشتیەکە ناحتیادێکە دووادارم لەسەر ئەوە تەوەرێکتان هەبێ بۆ بە دوواداچون و لێکۆڵینەوە. هی دووەمیش ئەو کاتانەی کە ئاو دێ ئێستا بەس لە شاری سلێمانی ئەگەدارم غەرامە هەیە لەسەر ئەو کەسانی کەوا دێن جادە و بەردەرک و کۆڵان وشتان نەشۆن بەڵام شار و شارۆچکەکانی نییە هەر گۆڕەکان هیچی حەنەفیشی بەسەرەوە نییە هەرچەندێک ئاو دوو سەعات بێ هەر بەرێدەنە کۆڵانەکەی تر ئافرەتان یان خۆیانەڵەکەن جادەکە شۆن بەر کۆڵانکە شۆن ئاوەکە ناگیرێتەوە بازێک کۆڵانوەگەوەی مەرەزەی لێبێ ئاوایە هەمووی ئاوبەندی ئاوێ فێرەکەی کۆڵانەکە پڕی لە ئاوە بێ کەس گۆڕەکەی خۆی ناگرێتەوە. هیوادارم لەسەر ئەوەش تەوەرێکتان هەبێ وەک لە سلێمانی غەرامە هەیە بەر دەرگاو جادە شۆرین لێرەش هەبێ لە زۆر شارۆکەی تریش هەبێت چکە ئافرەت یەتە سەر جادە قیرەکە سۆندەکادا لە جادەکە قیرەکاڵەکەنێ مخۆن چەند جار ئافرەدان پێدادا ببێرە ماڵەوە من دووەم جادەی بۆ شوێ سیاری پێڕوا قیرەکە شتێکە. بڵێ کاکە من لە تەکیەوە سپاس بۆ پەیوەندەکەت پەیامەکەشت گەیشت لە جێ خۆی بوو. شەهلاخان لە ڕانیای وەرە باش. بەڵێ شەهلاخان ئەم کاتت باش هەموو کاتێکت باش فەرموو. من مامۆستایەکی دانەمەزراوەم لە پەیمانگای مەڵبەندی مامۆستایانی تاو کردووە. بەڵێ کەم ئەندامیشم لە ساڵی چەندەوە دەرچووی؟ 2007 بۆ 8 ڕێژەی کەم ئەندامەکەشم دیاریکراوە. بەڵێ هیچ کام ئەندامێکی تر دامەزراوە کە تۆ دانەمەزرابی یاخود ئەوەندە نەخێری هیچ کەم ئەندامێک لە حەوزی بیتوێنی پشدەردا نەمەزراوە بڵێ پشکە زیاتر شانسی وان بۆ دامەزرانی هەبێ. لە هەردوو حملەی دامەزراندنەکە شەهلاخان جەنابەت فۆرمت پڕ کردوتەوە بۆ دامەزراندن؟ بەڵێ بەڵێ کەم ئەندامێشم پڕ کردوێتەوە و ئیتەشم پڕ کردوێتەوە. بەڵێ شەهلاخان هیوادار لانی پەیوەنددار گوێبیستی دەنگت بوو بن بۆ ئەوەی هیوادارم لە ڕێگای مایکیەوە لە ڕێگای مایکیەوە بە دوواداچوونێکم بۆ بکەن. زۆر یەکشەممە سەردانی سلێمانیم کرد بۆ لای کاشمادی بەڵام ڕێگایان پێنەدام لەکن ئەو بەرپرس و پۆلیسانە هەر ئەو دەیگوچوو بۆ دەیگوچوو بۆ نووسینگەی کاگنێسیری هیچ حسابێکیان بۆ نەدەکردم. ئەو ڕۆژەی هەر زۆر بیلار بووم کەسێکی کەم ئەندامی وەک من دەبوو زۆر کاکشمادیا خود ئەو بەرپرسانەی کا بە دوواداچوونمان بۆ بکەن. کەم ئەندام دەڵێن پشتی دامەزرانیان لە سا 5 دەرکەوتووە کوا لە سا 5ەکە. بەڵێ شەهلاخان هیوادارن لانی پەیوەنددار گوێبیستی دەنگت بوو بن بۆ ئەوەی لە بەرچاو بگیرێ ئەو کەمەندامانن کە دەرچووی زانکۆ پەیمانگان و ڕێژەی ئەوانیشە بێ لە دامەزراوەکانی کە ئێستا ناویان دەرەچێ و یاخود ئەوانەی ماون. سپاس بۆ پەیوەندەکە شەهلاخان لە ڕانیەوە. کاک محەممەد لە هەولێری وارە باش. ئەم کاتە باش هەموو کاتێک باش فەرموو. دەستخۆشی بەرنامەکەتان لێکم. زۆر سپاس فەرموو. برام تۆری ئەمڕۆ کراوەیە وانە؟ بەڵێ فەرموو. وەڵام من لەم بەرنامەی جەنابتانەوە داواکارم لە حکوومەتی هەرێم زۆر ئاگایان لە کەرکووک بێ. ئەوە حکوومەتی عێراق دوسێ لیوای تەشکیل کردووە بە تەمایە کەرکووک بگرێتەوە.
تۆ باسڵ خەڵکی کەرکووکی کاک محەممەد معاصل خەڵکی کەرکووکم بەڵێ بەڵام لە هەولێر دانیتیشم بەڵێ چه هەستێکت وات لێەکە چ هەستێکت هەیە وات لێەکە کە پاڵ پێوە بنێت تەلەفۆن بکەیت هەستێکی کوردایەتیم هەیە ئێمە بمانێنەمانێ کەرکووک خەڵکێکی زۆر زۆر یەکێتیە خەڵکێکی زۆر زۆری دەنگی بۆ یەکێتیا و یەکێتیان زۆر زۆر خۆشەوێدا بەناوی هەموو خەڵکی کەرکووک و داوا لێ هەموو یەکێتیەکەین ئاگیان لە کەرکووک بێ بەڵێ کاک محەممەد ئەوەی دڵسۆزی کەرکووک بێ هەر یەکێتیە داواکانی لە یەکێتی ئەو لە کەرکووک باتەوە و تەداخلی ئەو مۆسعەکە لەبەرێ بە تەمای لایەنەکانی کەبین هیچ تەداخل لە کەرکووک ناکەن. کاک محەممەد لە هەولێرەوە سپاس بۆ پەیوەندیەکەت کاگارم لە حەجیاوە ئێوارە باش تۆ باش برا گەورەکە هەموو کاتێکت باش فەرمە برا گەورە ئەوە خوشکەی کە ساد قسەیەکەرەوە لە ڕووی حکومەتەوە کەوێت ئەو شتانەمان بۆ نەکرا و نازانم چی وچی خاستن ئێمە کە پیاوی حکومەتین ئێمە چەکدار بین لە ماڵی ناوی فڵانکەس نابم بڵێن لە ماڵی فڵانکەس داوامەکرد پێشمەرگە بووین لە ستەرێ کاک نەوشیروان فەسڵ کرای هەتا ئێساش وەرنەگیراوینەتەوە بڵێن ئێوە لەو کەسانن کە ناویان نراوە نامبڕاو بەڵێ نامبڕاوەکان بۆ خەڵک ئەڵێ ئێمە خەدرمان بۆ ئێمە خەدرمان لێ نەکراوە هەتا ئێستا خەڵک هەموو شتێکی بۆ کراوە ئێمە تەنانەت لە ماڵی شۆکریەکارەکەش نییە بیکەین ئەڵێن ئەمانە گۆڕانن ئەڵێن ئەمانە فڵانن ئێمەش بۆ خەڵکە کرێچین فەقیرین دەستمان کورتە نیمانە ئەبێ حکومەت چاوێکی لە ئێمەش بێ بەڵێ بۆ زەلام هەیە من ناوی نابم زەلام هەیە لە ناوێکێتیە ژنەکەی حامیلێ و بەڕێز عەرەفا وەحدە نووسیوێتی بەڵێ کاکارم ئەجا ئەوە خیانەت نییە لە کورد ئەکرێت خیانەت دیێن لە من ئەکرێت کاگارام لە حەجیاوە سپاس بۆ پەیوەندیکەت پەیامەکەت گەیشت خۆشەویستان بەردەوامە بین لەگەڵتان دوای ناوبڕێک چاوەڕێمان دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان بەردەوامین لەگەڵتانە و وەکووتمان تەوەری ئەمڕۆی ڕۆژی هەینی لە بەرنامەی مایکی خەڵکە تەوەرێکی کراوە ئێوە دەتوانن بەڕێ ئەو ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی ئێمە نووسراوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن هەروە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبووکیش ئێمە چاوەڕێی پەیوەندیەکانتانین بۆ ئەوەی بتوانین پەیامەکانتان بگەینە لانی پەیوەندیدار یاخود لانی پەیوەنددار ئەوانی کە گوێبیستی دەنگی جەنابتان بن بەدووادا چوون بۆ بابەتەکانی ئێوە بکەن هەرچەندە لە کۆمنتەکانی کە بۆ فەیسبوک نێردراون هەرچی ئەڵێن کە ئێمە هەرچی بڵێن گوێمان لێ ناگیرێ یاخۆت بڵێنیان نەڵێن وەکو یەکە ئەوانەی لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک کۆمنتیان بۆ نووسین زۆربیان باسی تەعیناتیان کردووە کاکژینار ئەڵێ دەستان خۆش بەس ئەوەنە ئەڵێن بڕوخێ سیستەمی خوێندن هەروەها ڕاومەلیک ئەڵێ هیوادارین لانی پەیوەندیدار چارەسەرێک بۆ نەخۆشی کولێرە بدۆزێتەوە کاک بارین ئەڵێ ئێوە قسە بکەن اینجا دوای ئێوە بزانن چیمان بۆ ئەکرێتن هەروە شیلان فەرهات ئەڵێ دنیا گەیشت بەکێ ئێمە لەکوێ 22 ساڵە لە دەوری خۆمان دەسوڕینەوە هیچ شتێکمان نییە شانازی پێوە بکەین کاک ئەبوو بەکر ئەڵێ هیوادارین لاەنە بەرپرسەکان ئاوەرێک لە ڕانیە بدەنەوە لە ڕووی خزمەت گوزاریەوە کاک سەمەدار محەممەد ئەڵێ من وەکو قوتابی زانکۆ داواکارم حکوومەت یارییم گرنگی زیاتر بە قوتابی خوێندکەران بدات و دەرماڵی قوتابیان زیاد بکات کاک سەرهەنگ مام ئەنوەر ئەڵێ من ڕخنێکم لە وەزارەتی پەروەردە کە ئێستا لە دوکانی ناو قوتابخانەکان جۆرێک لە قەڵەم دەفرۆشرێت کە بۆ غەشکردن دەبێت کە ئەمە جێگان ڕخنەیە کە مامۆستاکان ڕخنەی قوتابی دەگرن کە غەش دەکەن هەنار شەقلاوی ئەڵێ دەستان خۆش بەداخەوە کە تا ئێستا بە شێوەی پێویست ئاوڕێک لە گوندەکان نەدراوەتەوە زۆر لە کۆمنتی تراتن دەستان خۆش بێ و ئێمە ناتوانین هەمویان بخوێنەوە گوێ لە پەیوەندیە گرین کاک دڵشاد لە چەمچەماڵەوە ئێوارە باش کاک دڵشاد ئێوارەی ئەوش باش و دەستخۆشیم تۆرە جوانەتان دەکەم زۆر سپاس کاک دڵشاد فەرموو هیوادارم هەروە بەرنامەکەمان تەوەرەکە کراوە بێ و بە ئازادیانی خۆمان دەربڕین فەرموو ئەمڕۆ دەربارەی مزگەوتەکان سنووت چەمچەماڵ ئەدوێم خۆم لە مزگەوتێک دانەشتە بووم
لە وتاری هەینیدا بەڵێ مەلایەک بەڵێ کاک دڵشاد لە چەمچەماڵ سوپاس بۆ پەیوەندێکت. کاک سیروان لە هەولێر ئێوارە باش. کاک سیروان پەیوەندی کاک سیروان دیارە گوێ لە دەنگێ مەنیە. کاک محەممەد لە کەرکووکەوە چۆنی برای بەڕێزم بژی سوپاس فەرموو. چاکی برای بەڕێزم باشی بەڕێزی فەرموو. چاوەکەم کاکە گیان نێمە وەک پێشمەرگەی وەزارەتی پێشمەرگەم هەشتی وایین سەر بە وەزارەتی پێشمەرگە. بەڕاستی ئێمە بۆ هەموو ئیزارەکان بۆ هەموو ئامادە باشیەکان ئامادە بووینە بۆ قوواتی دسلە و بۆ خانەکەین و بۆ جەلەولا و ئیتر بۆ هەموو شوێنەکان ئێمە دەستی حکومت هەرێم بووینە بۆ هەموو شتێک ئامادە بووینە. بەس بەڵام لەگەڵ ئەوەیشە ئێمە تا ئێستا موچەمان دیاری نەکراوە و ڕۆژێکی دیاریکراوی نیە. ڕۆژێک پێنج مانگەماندنە، ڕۆژی دەی مانگەماندنە، ڕۆژێ سەری مانگەماندنی. بەڕاستی تووشی نیگەرانێکی زۆر بووینە. وای لێمان کردو پێشمەکە زۆر بەزار بووە کە پێشمەکە 500,000 موچەکەیەکی تێگەی بە 30 جارێ 30 ڕۆژ جارێ معاش وەرەگرێ. بەڕاستی من دڕووی دەمەکەمە حکومەتی هەرێم ئێمە خاوەنی کۆمەڵی خەباتی خاوەنی کۆمەڵ تەسهیل ئایا تا ئێستاکە لە هەموو ڕێگەی ئێمە بێبەرین. یعنی ئایا باشە بۆ پێشمەرگە مافی نییە، بۆ پێشمەرگە داکۆکی لەسەر ناکری. ئەم هەشتی وایە هەموو چەکی خۆمانە بەجێ چەکی خۆمانەوە دەوامەکەین هەمووی کابێتە بۆتە پێشمەرگە بە چەکی خۆیەوە هاتو تا ئێستاکە هیچ چەکێکیش نەدراوەتە. ئەم هەشتی وایە بەرەسوی چەکی خۆمان چەکی خۆمان ئامادەین ژیانی خۆمان فیدایی کردووە لە پێناوی حکومەت هێرێم بۆ یعنی داکۆکی لە مافی پێشمەرگە ناکری. من ڕووی دەمەکەمە بەڕێستان یعنی بەڕاستی لەلایەنی عەرزەوە مەغدورین، لەلایەنی مچۆ مەغدورین، لەلایەنی دەرماڵەوە مەغدورین، لەلایەنی هەموو شتێکەوە پێشمەرگە بەڕاستی لێکراوە غەدی لێکراوە. بەڵێ کاک محەممەد لە کەرکووکەوە پەیامەکەت گەی سوپاس بۆ پەیوەندیکەت. کاک ئەحمەد لە کەرکووک ئێوارە باش. کاک ئەحمەد پەیوەندی کاک ئەحمەد پشراوە. ئێمە خۆشەویستان گوێ لە دەنگی ئێوە ئەگرین بۆ ئەوەی ڕخنە و پێشنیارەکانتان بگێتە لانی پەیوەندیدار و هیوادان لانی پەیوەندیداریش گوێبیستی دەنگتان بوو بێت و بەدواداچوون بۆ کێشەکانتان بکات و کاک عەلی لە سویدەوە لەگەڵمانە ئێوارە باش. کاک عەلی مرحبا ئێوارە باش چۆنی؟ مەرحەبا سڵاو لێ بێ فەرموو. باشی وەڵام لەبێ لەگەسەر تەوەرەیە قسەکەم کە دوێنێ زۆر محاولەم کرد بۆ وەرنەگرا لەسەر عەرزە و ئەو شتانە. بەڵێ وەڵاهی بە نیسبەت عەرزەی نەسرەوە ئەوە نەسر مەجموعەیەک بوو کە 3-4 کەس دەوێ 3-4 خانوو کراوەتەوە و لە نەسرا بڵێن هەمووی خانۆکانی تاپۆیە و ئەقاری لەسەر وەرگیراوە عەرزەکانی خۆیانە. بەڵام ئێستا دوایی چۆن خەڵک ڕۆیشتووە فۆرمیان پێوە لێ وەرگتووە کە عەرزەکانیان بدەنەوە وای عەرزەکانیان لەسەر تاپۆکانیان بنەوە ڕسمی تاپۆکانیان بنەوە. بەڵام 3-4 کەس لەو ساحێب مەڵکانە کە بڵێن بەناو ساحێب مەڵکن بخاتی خۆی جاازیانەوە بە حکومەتی عێراقی ئەو عەرزانەیەوە بە خەڵکو و هیچ قسەیەکیان نەکردووە و یا تەعویزیان وەرگتووەوە. بەڵام ئیسێ خەڵکەکەیان وا لێ کردو چون نووسنگەی پارلەمان نەگەن نووسنگەی پارلەمان پاڵپشتی لەوانە کردووە عەرزەکانی ڕاگرتووە لە جیاتی 3-4 عائلەی فەقیر و هەژار و یەکی عەرزێکی هەیە لەویا تاپۆیە بەناویەوە با عەقاریشی وەرگرت لێ باشتێکی لەسەر وەرگرتێمە عەرزەکە تاپۆیە لەسەر خۆیەتی. بەڵام 3-4 ساحێب مەڵک ڕۆشتنە نووسنگەی پارلەمان لە سلێمانی ئەوانەی کەڵێن ئێمە پشتگیری خەڵکەکەین ئەخی کاکە چۆن پاشگیری ئەوانە کردو معاملەکەەکانی ئەوانیان ڕاگرتووە ئیتر نازانینەوە هۆی چییە ئەوە دڵنیاش بنەوە ئەو خەڵکە خۆی هەمووی داوای ئەو حەقی خۆی ئەکاتۆ چونکە عەرزەکان هەمووی تاپۆیە خەڵکە تاپۆیە لەسەر خۆی 3-4 قەدعا هەرزە هەمووی تاپۆیە کابرا تاپۆی هەیە حکومەتی عێراقی کاتی خۆی ماوی وێران کردووە ماوەیەکی کاول بووە لە پێنجوێنەوە لە فڵان و لە فیسار و ئەم عەرزانە هەمووی خەڵک وەرگتووە لەسەر ماڵڕووخان و لەسەر دەربەدەری و لەسەر ئەمانە هاتوون لە کۆیان کردوتە پاسی هەست تاپۆیە بەناوی و ساحێب مڵکێ لەولاوە هاتووە کە دەسەڵاتی هەیە چۆن لە نووسنگەی پارلەمان هیچی خەڵکەکەی ڕاگرتووە هیوایە دوو پارچە هەیە هیوایە پارچەیەکی هەیە ئەوە داواتان لێ یەکەم کە تەوەرێکی لەسەر بکەن یعنی ئەوە شتێکی کەم نییە بۆ ئەو خەڵکە 4 نەفەر بێ عەرزی 30,000 کەس داگیرکە ئەڵێ من ساحێب مڵکم کاکە گە ساحێب مڵکی بڕۆ حساب و کتاب و لەگەڵ حکومەتی هەرێما بکە یا لەگەڵ حکومەتی عێراقیا بیکە
ئەوە هی ئەو خەڵکەیە ئەرێ بدرێتەوە بۆ خەڵکە من بۆ خۆم هاتۆم چوومەتە نووسینگە لە هەڵەجەی تازە فۆرمم پڕ کردوتەوە فۆرمەکەم تەسلیم کردووە ئەو نەیمان بێرۆ ناوەکە دێتەوە بەڵام دوای ئێمە ئەوان بە چوار کە چوونەتە نووسینگە پارلەمان ئیشەکان ئاوا لێ کردووە ئیشی 3,000 کەسیان پشتگوێ خستووە دڵنیاش بن لەوە ئەو خەڵکە پشتگوێ ناکەوێت و بە دوای ئیشی خۆشیە ئەڕوات و لەبەرەوەی عەرزی خۆی تاپۆیە و لە سەرەتی و ئەقاری وەرگتووە شتی وەرگتووە ئێوە هیوادارین و بەدواتە چوونێکی جدی بۆ ئەوە بکەم چونکە خەڵک زۆر بەدوای ئەو مەسەلەوەیە لەبەرەوەی لە بەخاستی 3,000 کەس لە بەخاتی 4 کەس بتوانێت ڕای بگرێ بەڵام 3,000 کەس فەقیر و هەژار و گیرفان بەتاڵ و ماڵوێران و لەسەر شۆڕش و لە فڵان من یەکیا خۆمم لە شۆڕشە بەشداریم کردووە خۆم ئەگەر ئەوەی بە ناوی ژەڵێم بە شتی ژەڵێم بەشداریم کردووە بە هەر شێوەیە بێ بەڵام ئاوا نابێ بەو شێوەیە نابێ بەڕاستی بێت بەدوای ئیش خەڵکا بڕۆن کاک عەلی لە سویدەوە سپاس بۆ پەیوەندێکت کاک هاوکار لە دهۆک ئێوار باش ئێوار باش سەلام باشی بەڕێز ساغ بێ کەرەم کە کاک هاوکار تەوەرەکە کراوەیە زەحمەتنا بەڵێ تەوەرەک ئەوڕۆ کراوەیە هەر بەڵێ 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 بە نسبەتی وەزارەتی پەروەردە بەڵێ من خۆم مامۆستام ڕێزم هەیە بۆ وەزیرەکان و بۆ بەس نازانم یعنی ما وەک مامۆستایان و فەرمانبەران دلەی خۆمان لە چێ بکەین بنێنە پەرلەمان وەک کارتۆنێک لە هاتی برای بەڕێز ئێستا سەری ساڵی خوندن دەست پێ کردەوە 2012 بە نسبەتی پەرتوکەکان و قورتاسیەکان هیچ بۆ قوتابیەکان دابین نەکراوە برای بەڕێزم ئێستا ئەو بودجێ زەبەلا حەبوو وەزارەتی پەروەردە دابین کراوە لە چێە تا چێ ڕۆی وەیە سیستەمەکەمان سوێدیە بەس بینایەکەمان بۆ سوێدی نابن بۆ وەختەکەمان سوێدی نابیتن تاکەی ئەوە سیستەمە سوێدیە تاکەی بیت برای بەڕێزم وەختەکەمان دەچێ ژۆرێ چل دەقەیە چل خولەکە بەڵام لە سوید ئەو هانیە تەنها سیستەمەکە سوێدیە ئەدەی وەختەکە زیادکەن موچەی فەرمانبەران زیادکەن بینایەکان زیادکەن نازانم بەخۆی یعنی گلەی خۆمان لە چ بکەین مامۆستای لە چه ناوچەیەک و ئەو خوێندنگانەی کە کەمتر خەم واخۆت کۆن بوونە بیناکان لەکوێن ئەوانەی بەرچاوت کەوتون بە زۆری بەعام لە ماندەبەری دهۆکە و ئەو کێشەیە هەیە بەڵێ کاک هاوکار لە دهۆکەوە سپاس بۆ پەیوەندیەکەت پەیامەکەت گەیشت کاک ئاری لە چەمچەماڵ ئێوارە باش ئێوارە باش برای بەڕێز زۆر سپاس بەڵێ فەرموو کاک ئاریگیان برای بەڕێزم ببوورە ناوتم لەبیرەوە من ئەمەوێ لەسەر موچەی پێشمەگە قسە فەرموو ئێمە لیوای ئەو چواری سلێمانی بڵین بەرەتاکە کەمپێک هەیە لە لای خەڵای سیوسیەوە بڵێن ئێمە ناش بوێ وتیان معاشەکەی 500,000 یەکەم مەجبەر ڕۆی کردیانە 450,000 دوایەوە ئێمە ڕۆیشتین 2 مانگ لەوێ بووین کردیانەوە بە 300,000 ئەمە ینی کۆمەڵێک لەوێ درۆدەلەسەوە قە درۆخودریان لە ئێمە کرد لە بڵێن لەو فەوجی ئێمە لە 185 کە سوکاری شەهیدوان فالە یعنی ئەم نەحاقیە بۆ کاکەجان ئەمە هەتاکەی ئەمەم حکومەتە بەتناغەت لەم خەڵکە بکە بەڵێ کاگاری لە چەمچەماڵ سپاس بۆ پەیوەندیەکەت زێباری لە ئاکرێ وار باش ئەلۆ دەم باش کاک دزدا هەستی بەڵێ کەرەم کە کاک زێباری بەڵێ کاک دزدا هەستی ئەزەوی دەگرانم قەناتی ئێمەستی چونکی من تایمە خۆ گاینە ئێمەستی ئەزی بخۆ قەناتی ئێمەستی کەم وەتی ئەزانم قەناتی ئێمەستی هاور نادەستونە چونکی من گوتە قەناتی ئێمەستی معاشی پێشمەرگەی هێنی نوێ بوومن بیدەست دان من قلت مثل أمريكا خالص مش من قلت حكومات بما بتشوف وكان أمريكا كان مستورد من أشياء كده تركيا پێشمەرگەی کاک زێبار خاطر نهيتي بدا بوشة دي بتهاول دون الزملاء دي ناس بو ياتي قناة إنه تخش يوكي واحد جسمي كوني كوفي ولا هناك بتقاطعتون بوزن النظافات واعمال الجبانات جلد الكرام قناه انا كبراء جنينا فالكروسي وسجل يجب الجراميه وصدينا ومدايون هلاي وضم
کاک زێباری لە ئاکرار چەندە نیڤەکە قوتنین وێستێ نەگەشم باوەرم بەحسێ جادەیەکی و هاتنوچوونێ و سیارە و تشتێکی وسا بوو. سپاس بۆ پەیوەندیاتە کاک زێباری. کاک ڕێبوار لە پێنجوێنەوە لەگەڵمانە. ئێوارە باش کاک ڕێبوار. بەڕێزیان ئەم کاتەوە باش هەموو کاتێکی باش. دەرتا دەستخۆشی تەوەرەکەتان لێ یەکەم بەنسبەت ئێمە کێشەیەکمانەیە لە پێنجوێن نسبەت ئەمە زەویانەی کە ئەڵێ ئەبێ لە 200 مەتر کەمتر نەبێ وەکو کەلاوەکان ئەقارێنێ کەلاوەکانی پێنجوێنیش هەمووی 200 مەتر تەواو ناکە هەمووی 160 و 150 ئیسا ئێمە داوا لە بەڕێستانەکەین حکوومەت بۆ بڕیارەیە بچێتەوە ئێمە هەمووی 160 و 170 و 130 و 140. بەڵێ پێم وا بێ ئەوەی کە بڕیار درا بێ خانووەکانی 100 مەتریش پێشەکیان پێ دڵیان کۆت پێشینەی خانوبەران وەرەگرن. بەڕێزیان ئەوەی ئەڵێ ئەوانەی کە تاپۆیان نیە وەکو کەلاوەکانی پێنجوێن ئەڵێ بێ لە 200 مەتر کەمتر نەبێت ئەجا تاپۆیینێ ئێمە 200 مەتر تەواو ناکات 160 مەتر تا 150 تا 140 جا بە پێشتری پەیوەندیمان کرۆ بەڕێستانەوە ئێوە لە ڕێ بەرنامەکەتانەوە تەوەرێکی لەسەر دابەزێنن داگین بەشکم حکومەت شتێکمان بۆ بکە. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ڕێبوار لە پێنجوێنەوە. کاک ئەحمەد لە کەرکووک ئێوارە باش. هەموو کاتێکت باش ێواری تۆش باش. بەڵێ کاک ئەحمەدیان فەرموو. ساحێ فەرمووبی من وەکو پێشمەرگەی یەکێکی قسەت لەگەڵاکەم بەڵێ دەربارەی ئەو کاک محەممەدەی کە گوتی کەرکووک بەزین یەکێتیە ئێمە یەکێتی و پارتی لەو سنگەرانەوە بە یەکەوەی لە سێکانیان چاوەڕێن کە سوپای دیزنە بێ ڕوبەڕووی ببینەوە یعنی ئەو قسەی ئەو ئەیکا باش نییە دووبەرەکەی ئەخاتەوە بە قسە نازانێ با قسە نەکا 3000 پێش ئاسایشی پارتی وا لەناو کەرکووکایشان بەشان پێشمەرگەکان یەکێتی و هەموو حیزبەکان بە دەسوەزانەتی ئەکۆشن ئەوە لەسەر قسەکەی کاک محەممەد هەمومان دڵسۆزی یەکێتی و پارتی سا پێمان ناخۆش بۆ قسانێکی دێمە هەمووا لە یەک سنگەراین لە لای دوو بزەکە لی سەکانیانین ئەوە شتێکی کە بەڵام ئێمە لە ڕووی موچەشەوە وەزعمان هەتاکو بڵێ خراپە هەتا بڵێ وەزعمان خراپە موچەی ئێوە چەنە کاک ئەحمەد وەکو ئەو پێشمەرگانەی لە کەرکووکن معاش ئێوە چەنە؟ معاشمان 500,000 500 یان 300 ها 500 یان 300 500,000 ئێمە وەزارەتی پێشمەرگەی نەو چواردیوایین تێکەڵاو بووینە چواردیواکەین تێکڵاو بووینە یعنی ئالە سازە وەکو لەسەر وەزارەتی پێشمەرگەی لەسەر حکوومەتی هەرێمن 500,000. بەڵێ ئێوە چ کەم و کورتێکتان هەیە لە ناو هێزەکانی خۆتان لەو منتیقە؟ ئێمە چەک و جل لە حساب خۆمانەکرین ئەوە یەک جل ناچەک فیشەک ئەیە سیارە ئازوقەمان بۆیانێ بۆ ڕێبایەکان بە سیارەی خۆمان ئەهێنین یعنی وەزعمان خراپە لە ڕووی سیلاحەوە فەوجێکین بیکەسێکمان نییە یەک فەوجین بیکەسێکمان نییە. بەڵێ کاک ئەحمەد هیوادارن لانی پەیوەندیدار وەزارەتی پێشمەرگە گوێبیستی دەنگت بوو بن بۆ ئەوەی کەم و کورتیەکانتان بۆ چارەسەر بکرێ و پەیامەکەت بگاتە لانی پەیوەندیدار. کاک ئەحمەد سوپاس بۆ پەیوەندەکەت لە کەرکووکەوە. کاک جەوهەر لە ئاکرێ دوومایک پەیوەندیە ئێوار باش. دەنگێ تەلەڤیزیۆن ئاخوکێم کە کاک جەوهەر کەرەمکە چۆنی باسی بەڕێز باشم سوپاس. کاکە وەڵی ئەمە سوچی دەربارەی پێشمەرگە بەڵێ دەربارەی پێشمەرگە مەش لیوایە هەشتین لیوایە پێشخابوور ڕاتگەمە 500,000 ئەمەتا لە قەندیل و هەریر و باتاسە تێنێرە تقریبا 100,000 نێتیت یعنی هاتوچۆیە پێشمەرگە لەسەر حسابەوەنە ئەرێ وەڵی هاتوچوونە پێشمەرگەی لەسەر مەیە هانەک لەسەر حکومەتەیە لەسەر مەیە لە ماڵی خۆتە تێنێرە 100,000 نێدەچێتە دێن و دەگەڕێینەوە دەوامیشن 15 بە 15. بەڵێ کاک جەوهەر لە ئاکرێ سپاس بۆ پەیوەندیاتە و بابەتێتەژی بڕاستی جهێ لەسەر ڕاستیانەیە کۆلانی پەیوەنددار چاوێ خوبکەنێ لەبەرەوە گەلک جارە مرۆڤ دەجادێ ڕادەچیتن دەبینی پێشمەرگە لەسەر جادێ نەدەستی خورسەرات ڕاواستینە نەڤەژی مرۆڤی دلگران دەکەت وەکو پێشمەرگە زیرەوانە هەرێما کوردستانی و ڕەوش و گیان و سەروەت و سامانی هاوڵاتیان دەپارێزن دەبێتن چاوێ خۆ بکەنێ. سپاس بۆ پەیوەندیە کاک جەوهەر و هەمی پەیوەندیان دلەکە هەتا دوماهەیە دەستخۆشیاوەتکەین و بەڕاستی پەیوەندەکانتان هەمووی تەوەری گرنگ و بابەتی گرنگ بوون دەستان خۆش بێ هیوادارن لانی پەیوەندداریش بە دووادەچوون بۆ بابەتەکانی ئێوە کە ئەمڕۆ باستان کردووە بکات و
هەتا ئێمە و ئێوە لە بەرنمەیەکی تر و تەوەرێکی تری مایکی خەڵکا بەیەک شادە بینەوە بەخواتان ئەسپێرمەوەوارێکی شات.